هەریەک لەو نامەکراوانەی بەسەر واڵی مۆزەخانەی ئەمنە سوورەکەەوە هەڵواسراوە خەونی مناڵێکی شەهیدە کە ئارەزوی ئەوە دەکەن کەسێک لە جێگەی باوکیان بۆیان بێنێتە دی. ئارەزوەکانیان هێندە گەورە نەبوون، زۆربەیان داوای جلوبەرگ و یاریان کردبوو. ئەو بەشداربووانەی کە هاتوبوونە ئێرە دەیانەوێت بە ئەندازەی گیرفانی خۆیان خواست و خەونی ئەو منداڵانە بەدی بهێن و ڕۆژێکی جیاوازتر لە ڕۆژەکانی تریان بۆ دروست بکەن. ئەمڕۆ ئەو ڕێکخراوە ئیشی کردو لەسەر هێنانەدی خەونی مناڵانی شەهیدان بە تایبەت شەهیدانی دەستی تیرۆریستانی داعش بۆ ئەم خەڵکانی کە لێرن هاوڵاتیان بە شوێکی گشتی بەشدار بن لە هێنانەدی خەونەکانیانە ئەو شتانی کە ئەوان مناڵەکانیان دایکیان ناتوانێت بۆیان بکەن. ئەو مناڵانە پێویستیان بە شێوازێک هەیەکەوە کەسێکیان لێبوون بۆ کە ئەو کەسە شوێنێکی زۆر گەورە هەیە بۆ لە ژیانیانە. ئێمەش ئەبێ بە مناڵی خۆمانیان بزانین کە بە شێوەیەک لە شێوەکان هاوکاریەکی وایان بکەین ئەو بۆشاییە نەفسیەی کەوا هەیەە بتوانین ئەگەر هیچ نەبێت بەگومان بە ئێمە پڕ ناکرێتەوە، بەڵام ئەگەر هیچ نەبێت بە دیارەک بۆ ساتێکش بێت دڵیان خۆشکەین. بیرۆکەی بەدیهێنانی خەونی منداڵانی شەهیدی دەستی داعش لەلایەن ڕێکخراوێکی خێرخوازیوە پێشنیار کراو. ئەو ڕێکخراوە دەڵێت خەونی 75 مناڵی شەهیدیان لە ناو پارێزگای سلێمانی بەدیهێناوە، بڕیاریشە بیرۆکەکە گەورە بکەن و لە هەموو کوردستاندا کاری لەسەر بکەن. ئەم ساڵ جیاوازتر لە ساڵی پێشووتر بۆ مناڵە شەهیدەکانی بۆ مناڵی شەهیدی شەڕی داعشە کە ژمارەیان 71 مناڵە. ئەم ساڵ تەنها جارە لە سنووری پارێزگای سلێمانیایە. ئەو مناڵانە تەمەنیان لە خوار 18 ساڵە. هەر مناڵە خەونێکی خۆی بۆ نووسیوین، خۆمان سەردانی ماڵەکانمان کردووە. مناڵەکە بە دەسوخەتی خۆی نووسیوێتی کە خەونی من ئەوە خەونی من بۆ نمونە بووکە شوشەیەەکە هەموو خەونەکانیان سادۆ ساکارە، نمونونەکەی هەمووی لە بەردەمتانە. لە دوای سەرهەڵدانی قەیرانی دارایی لە باشووری کوردستان ڕێکخراوە خێرخوازیەکان زیاتر دەبیندرێن. قسەی زۆر بەشیان ئەوەیە ئەوان کاری حکومەت دەکەن، دەیانەوێت لەم دۆخەدا لەگەڵ خەڵکی هەژار بن. بە نمونە بەرنامەی بەخشینی کەناڵی پەیام هەر لە سەرەتای دامەزراندنیەوە دەستکراوانە هاوکاری سەرجەم چینەکانی کردووە بەبێ جیاوازی. ئەوانەی ئەمڕۆ لێرە هەڵواسراون خەونی 75 مناڵن کە لە ڕێگەی کۆمەڵە کەسایەتیەوە لە شاری سلێمانی بۆیان دەهێنرێتە دی. بەڵام تۆ بڵێ خەونی چەند مناڵی ترما بێ کە لەناو دڵیانە و تا ئێستا چاوەڕێیەکەن کەسێک بۆیان بێنێتە دی و ئاوڕیان لێ بدرێتەوە. ڕامی عوسمان کەناڵی ئاسمانی پێیان سلێمانی.